ئەو منداڵە تۆقەی قودایە تەمەشاکە تۆقەکە چەند گەورەیە لە بیدایەتی سورێنسکی بۆڕی بڵێن خواردنی گیر بووە ئینشاءڵڵا محاول دەکەین بە سەلامەتی دەریکەین تۆزێک ئیشەکە پێدەچی زەحمەت بی بەس ئینشاءڵڵا خوا ئاسانی دەکا و ئێمەش بە وردی چونکە ئەوانەی چەقیە ئەو تەنیشتەی چەقیە ئەو تەنیشتەی چەقیە بە دەبی زۆر بە وریایی لە ئەوەی برینداریەکی زۆر دروست نەکا. الحمد لله بسلامتي زور بورياي سبحان الله تمشات سن قوري وسن بيكالكا بس الحمد لله زور بسلامتي قرتمان زور بسلامتي وريابن خۆشەویستان زۆر وریای منداڵ بن ئەو منداڵە 2 ساڵە دیتە چ بەڵایەکی قودداوە زۆر وریا بن بەڕاستی ئامۆژگاریتان دەکەین الحەمدوللا بە سەلامەتی بوو بەڵام بەڕاستی زۆر ناخۆشە یانێ ئەو حاڵەتانە دەبێت وریا بن باشە باوکم شوێنەکەی زۆر باشە الحەمدوللا ئەوە سورێنچکە ئەوە چوینە ناو گەدەشی هەمومان بە تەواوی تەمەشا کردەوە دووبارە ئەوە پێدا دێینەوە سووربوونەوەکو ئەوەیەکی کەمی دروست کردیە بەڵام الحەمدوللا شتی خراپی نییە پێڕاگەیشتین بۆ وەختێکی گونجاو ئەوە شوێنەکەیە بۆ وەختێکی گونجاو الحەمدوللا ڕامان شێشە نەمان هێشت هیچ مشکلەیەکی ڕووبدا الحەمدوللا میهرەبانی دڵسۆزی و لێزانی